زیاتر لە 2 دەیە بەسەر ڕووداوی 11 سپتەمبەردا تێدەپەڕێت کە زەمینە و پاساوی تەواو گونجاوی بۆ زلهێزان ڕەخساندەوە بۆ داگیرکردنەوەی ناوچەکە و سەپاندنی ئەو گێژاوەی کە دواتر بەپێی بەرژەوەندیەکانیان نەخشەکەی داڕێژنەوە. زۆر پێشتر لە 11 سپتەمبەر ڕاوێژکاری ئەو کاتەی یاسایشی نەتەوەی ئەمریکا کۆندۆلیزا ڕایز زاراوەی ئاژاوەی دروستکەری بۆ خۆرەڵاتی ناوەڕاست بەکارهێنابوو بۆ مانایی ناوچەکە تووشی قەیرانی قوڵ بکرێت و وڵاتە نەیارەکانی بڕوخێنرێن و بەو شێوەی بەرژەوەندیەکانی واشنگتۆن دەیخوازێت نەخشەکەی داڕێژنەوە. بۆیە ڕووداوەکە خزمەتێکی گەورەی بەو تێزەی ناوبراو کرد و بە خۆڕایی پاساوی بۆ خۆڵقاندن. ڕاستە ڕوخانیەکێتی سۆڤێت و کوتلەی سۆشیالیستی ئەمریکای خستە سەر کەڵکەڵەی سەپاندنی جیهانی تاکجەمسەری، بەڵام 11 سپتەمبەر بووە پاساوی گرنگی جێبەجێکردنی ئەو خواستە. هەراوەش بۆ هۆکاری بەهێزکردنی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان و نەگەڕانەوە بۆ شەرعیەتی یاسانی و دەوڵەتیەکان. ئاکامە جیهانیەکانی ئەو ڕووداوە دەسوەردانی زلهێزان لە کاروباری وڵاتان و داگیرکردنیان بەبێ حسابکردن بۆ ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی لێکەوتەوە، بە تایبەتی داگیرکردنی عێراق و سەپاندنی سزاکانی واشنگتۆن بەسەر وڵاتە نەیارەکانیدا. ئەمە شوێرانکردنی چەندین وڵاتی خۆرەڵاتی ناوەڕاستی لێکەوتەوە. بە پێچەوانەی وتەکەی جۆرج بوشی کوڕکە گەلانی ناوچەکەی بەوە تۆمەتبار دەکرد بەها دیموکراسی و مرۆیەکانی خۆراوایان قبول نییە. لە کاتی ڕاپەڕینی گەلانی ناوچەکەدا بۆ ئازادی و دیموکراسی، ئەمریکا و هاوپەیمانانی پشتیوانیان لە هاوپەیمانە دیکتاتۆرەکان و سیستەمە تۆتالیتاریەکانی ناوچەکە کرد لە دژی گەلانیان. هەر بۆیە ئاکامە ناوخۆیەکانی 11 سپتەمبەر بوونەتە کۆتوبەندی زیاتری گەلانی ناوچەکە، چونکە هاوپەیمانە ستەمکارەکانی خۆراوە بە پاساوی هەماهەنگی لەگەڵ ئەمریکا و هاوپەیمانەکانیدا هەریەکە و یاسا و دامەزراوی داپۆڵەسێنەریان بۆ جەنگی دژە تیرۆر دامەزراند کە ئەوەش زۆربەی بۆ سەرکوتی ئۆپۆزیسیۆن و چەسپاندنی دیکتاتۆریەت بەکارهێنرا. لە کاتێکدا ئەمڕۆ ئەمریکا کەمترین جارباسی جەنگی تیرۆرستان دەکات، بەڵام ئەو دامەزراوانە لە ناوچەکەدا چالاک و بەردەوامن. ویژدانە زیندوەکانی جیهان بەکارنامەی زیندانەکانی گوانتانامۆ و باگرام و ئەبوو غرێب و خۆرەڵاتی ئەوروپا تووشی شۆک بوون، بەڵام ئەوانەی بەردەوام باسی مافی مرۆڤ و دیموکراسی و ئازادیەکان دەکەن بۆ داپۆشینی تاوانەکانیان بە هەزاران وێنە و ڤیدۆی تاوانە ئابڕووبەرەکانیان لە عێراق و ئەفغانستان لەناو برد کە مێژووی مرۆڤایەتی لە ئاستیاندا هەست بە شەرمەزاری دەکات.